بە زۆر شێوە ئازاریاندام، تەنانەت ئەوەندەیان ئەشکەنجەدام هەموو ئێسکەکانم شکا، بەڵام هیچ لەو ئەشکەنجانە بەقەت ژوورە سپیەکە سەخت نەبوون. لە ئێستادا حکومەتەکان چەندین ڕێگای جیاواز بەکاردەهێنن بۆ ئەشکەنجەدانی زیندانیەکانیان، وەک کارەبا لێدان و نینۆک دەرهێنان و شکاندن و سووتاندن. بەڵام تا ئێستا پرسیوتە بە ئازارترین جۆری ئەشکەنجەدان چییە؟ لەم راپۆرتەی کەناڵی دیمەن ئاشنا بە جەهەنەمە سپیەکە. وا دابنێ لە ژوورێکی کە دیوار و دەرگا و زەویەکەی ڕەنگێکی سپی سادە و جلو بەرگەکەی بەرت و تەواوی کەرەستە و کەلوپەلەکانی ئەو ژوورە ڕەنجیان سپیە. هەموو نیوەڕۆیەک کە خواردنت بۆ دێت کارمەندێکی جلوبەرگ سپی وەکو هەموو ڕۆژێک برنجێکی سپید لە ناو قاپێکی سپی پێشکەش دەکات. کاتێک پێویستت بەسەر ئاو دەبێ ڕەنگی کەرەستەکانی سەر ئاویش سادە سپین و جگە لە ڕەنجی سپی هیچ ڕەنگێکی تر نابینی. دەنگی هیچ کەسێک و هیچ شتێکت بۆ نایەت و تاکە دەنگ کە گوێت لێتی دەنگەکانی ناومێشکتە. پاش چەند مانجێک تووشی بارودۆخێکی زۆر ئاڵۆزی دەرونی دەبی، تەنانەت شێوەی دایک و باوکت بیر نامێنێ. ئەوەی گوێت لێبوو چیرۆکی ئەمیر فەغرەڤارە کە زیندان بوو لە ئێران بەهۆی ئەوەی چالاکی لە دژی حکومەتی ئێران کردووە. لە سەرەتای 2000ەکان دەژیر دەکرێت و وەک خۆی دەڵێت بە زۆر شێوە ئازاریاندام، تەنانەت ئەوەندەیان ئەشکەنجەدام هەموو ئێسکەکانم شکا، بەڵام هیچ لەو ئەشکەنجانە بەقەت ژوورە سپیەکە سەخت نەبوون. ئەمیر فەغرەڤار دوای ئەوەی لە زیندان ڕزگاری دەبێت دەچێتە ئەمریکا و باسی ئەو ڕۆژانە دەکات کە لە ژوورە سپیەکە زیندانی کرابوو. دەڵێت لەو ژوورە سپیە هەرچیان بویستایە پێیانمان دەوت بێ ئەوە یەک زلەشمان لێ بدەن، چونکە ئازارێکی دەرونی بێ هاوتامان هەبوو. ئەمیر لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ ڕێکخراوی مافی مرۆڤی جیهانی دەڵێ لەو کاتەوەی ژوورە سپیەکەم جێهێشتووە هیچ شەوێک نەمتوانیوە بەبێ حەبی خەو بخەوم. ئێستا من کەسێکی زۆر جیاوازترم لە پێشتر و درەنگتر هەست بە ڕووداوەکان دەکەم و درەنگتر تێدەگەم و کاردانەوە کەمترە و کاریگەریەکانی ئەو ژوورە سپیە تا هەتایە لەسرم دەمێنێت. ئەمیر دەڵێت پاش 3 ڕۆژ بارودۆخ زۆر سەخت دەبێت، دەپاڕێتەوە بۆ ئەوەی گوێ لە دەنجی کەسێک بێت، جالات ئاساییە گەر جنێویش پێ بدات و سوکایەتیشت پێ بکات. چەند ڕۆژێک بەسە بۆ ئەوەی تێک بشتێت و هەر شتێک لێ بپرسن وەڵام بدەیتەوە، چونکە ئەوان تۆیان خستۆتە جەهەنەمێکی سپیەوە کە بەقەت جەهەنەمی ئاگر ئازارت دەدات. کاتێک زیندانی دەکرێت لەو جەهەنەمە سپیە چیت بەسەر دێت؟ دوای 17 ڕۆژمانەوە لەو ژوورە زیندانیەکە دەست دەکات باوەڕێنەکردن و وردە بیرەوەریەکانی لەدەست دەدات و لە دوای 120 ڕۆژ بە تەواوی عەقڵی لەدەست دەدات و شێت دەبێت و دوای ئەوەی ئازاد دەکرێت هەرگیز نابێتەوە مرۆڤێکی ئاسایی و تەنانەت دایک و باوک و منداڵەکانی ناناسێتەوە. زۆربەی ئەو کەسانەی دەخرێنە ئەو ژوورەوە کەسانی سیاسی و ڕۆژنامە نووس و بیرمەندن. بەپێی بەدواداچوونێکی ڕێکخراوی جیهانی هیومان ڕایتس وۆچ ئەو جۆرە ئەشکەنجەدانە لە وڵاتانی سووریا، ئێران، تورکیا، چین، عێراق، کۆریای باکوور، پاکستان، مەغریب و چەندین وڵاتی دیکە بەکار هاتووە و لە هەندێک لەو وڵاتانە تا ئێستاش بەردەوامە. خۆشبەختانە ئەو جۆرە ئەشکەنجەیە لەلایەن ڕێکخراوی مافەکانی مرۆڤ بە تاوان و پێشێلکردنی مافی مرۆڤ لە قەڵەم دراوە و فشارێکی زۆر دەخەنە سەر ئەو وڵاتانەی ئەو جۆرە ئەشکەنجەیە بەکاردەهێنن و هەوڵی ڕاگرتنی دەدەن.